هەرچەندە شەڕێکی گەرم و بەرفراوان لە نێوان هەریەک لە ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە ئێران بەڕێوە دەچێت، بەڵام کۆتایی هەموو جەنگێک ئاشتیە. هەروەک دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش پێناسەی شەڕەکانی بەوە دەکات کە شەڕە لە پێناو ئاشتی. شارەزایانی دیبلۆماسی دەڵێن دەستپێکردنی شەڕ هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی دانوستان. جا ئەو دانوستانە ڕاستەوخۆ و دوولایەنە بێت یان ناڕاستەوخۆ و سێلایەنە، هەروەک لە دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێراندا باوە. دوای زیاتر لە 26 ڕۆژ لە شەڕ و پێکدادان، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باس لە هەوڵەکانی پەیوەندی و دانوستان دەکات و لەو بارەیەشەوە 15 خاڵ ئاشکرا کراون کە دەوترێت ناوەڕۆکی نەخشە ڕێگای دانوستانەکانی داهاتوو دەبن. ئێرانیش هەرچەندە بەڕێوەچوونی دانوستانی لەگەڵ ئەمریکا لە ئێستادا ڕەت کردووەتەوە، بەڵام چەند خاڵێکی وەک داواکاری و پێشمەرج بۆ دەستپێکردنی دانوستان دیاری کردووە. پێناچێت دوای تێپەڕینی ئەو ڕۆژانەی شەڕ چیتر لایەنە بە شەڕهاتوەکان بیانەوێت درێژەی پێبدەن و لە ئەگەری درێژەکێشانی زیاتردا شەڕەکە دەچێتە قۆناغێکی مەترسیدارترەوە. ئەو لیستەی میدیاکان بە ناوی ئەمریکاوە بڵاویان کردوێتەوە خۆی لە 15 داواکاریدا دەبینێتەوە کە بە شێوەیەکی گشتی داوا لە ئێران دەکات گۆڕانکاریەکی بنەڕەتی لە سیاسەتی خۆی بکات. لە ناو ئەم داواکاریانەدا وەستاندنی تەواوی بەرنامەی ناوکی و چالاکیە پەیوەندیدارەکان و ڕێگەدان بە چاودێری بێسنوور لەلایەن دامەزراوە نێودەوڵەتیەکان و وەستاندنی بەرهەمهێنانی یۆرانیۆم بە شێوەیەکی سنووردار و وەستاندنی بەرنامەی موشەکە بالیستیەکان دەخوازرێت. هەروەها ئەمریکا داوا دەکات ئێران دەست لە پشتگیریکردنی گروپە چەکدارەکان هەڵبگرێت لە وڵاتانی وەک سووریا و عێراق و یەمەن دەستێوەردان نەکات. هەروەها شەڕەکانی لەسەر هاوپەیمانانی ناوچەی وەک ئیسرائیل بوەستێنێت. لەگەڵ ئەمانەشدا داوای ئازادکردنی هاوڵاتی ئەمریکیەکان و وەستاندنی هێرشە سایبری و توند و تیژێن ناوچەیەکانیش دەکرێت. لە بەرامبەر ئەمەدا ئێرانیش مەرج و داواکاری خۆی هەیە بۆ هەر ڕێکەوتنێک. سەرەڕای ئەوەی ئیسماعیل بەقائی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕەخنەی توند لە دیبلۆماسیەتی واشنتۆن دەگرێت و دەڵێت وڵاتەکەمان متمانەی بە پێشنیازەکانی ئەمریکا بۆ ڕێکەوتن نەماوە. چەند سەرچاوەیەکی ئێرانی ئەوەیان بۆ تۆڕی CNN ئاشکرا کردووە کە تاران هێشتا دەرگای گفتوگۆی دا نەخستووە و ئامادەیە گوێ لەو دەست پێشخەریانە بگرێت کە گەرەنتی درێژخایەنیان تێدایە. مەرجەکانی ئێرانیش بریتین لە گەرەنتی دووبارە نەبوونەوەی جەنگ لە دژی و بوونی دڵنیایی یاسایی بۆ ئەوەی ئەمریکا لە داهاتوودا چیتر لە ڕێکەوتنەکە دەرنەچێت. هەڵگرتنی سەرجەم گەمارۆ ئابوووریەکان لەسەر وڵاتەکەی و پێدانی بڕەپارەیەک پێی لە بەرامبەر تێپەڕبوونی هەر کەشتێکی بازرگانی بە ناو گەروی هورمز. هەروەها ئێران داوای پاراستنی مافی بەکارهێنانی وزەی ناوکی بۆ ئامانجی ئاشتیانە کردووە.